دۆخی هاوڵاتیان لە سەردەمی دەسەڵاتە نوێیەکانی سۆشیاڵ میدیا ناونیشانێکە بۆ پەنێڵێک بە ئامادەبوونی شارەزایان و پسپۆڕان لە بوارەکە. بەشێک لە گفتوگۆکان گەرموگوڕ بوون لەسەرەوەی کە سۆشیاڵ میدیا و میدیا لە هەرێمی کوردستان وەکو خۆی ئێستا بەکار ناهێنرێت. ئێمە ویسمان بکەین بە دەسەڵاتی چوارم، بەڵام ئێستا سێرەکەین میدیا بوو بە بەڵایەکی گەورە لە سەرمان. ئەوە تا لە سیمینارێکی خۆی ئەمڕۆیە کە میدیای نوێ و دیپفیک و ChatGPT و ئەم سیستەمانی تر کە دروست بوون، یعنی کارێکی وایان کردووە تەنانەت میدیا بێ بە درڕندەیە کە ئەترسی لە ماڵەوە میدیاکەت بەکاربێنیت، بە تایبەتی کەڵێ میدیا مەبەستم لە میدیا نوێیە کە ئێستا پێڵێن سۆشیاڵ میدیا و میدیاکانی تر. میدیا خۆی گۆڕیوە و کاریگەریەکانی بەردەوام هەستیان پێکراوە و زیاد بوون. بە دڵنیاییشەوە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دیجیتاڵیە دەسەڵاتی میدیا دەسەڵاتی فراوانتر بوو و زیادتر بووە. زۆر بە تایبەتیش لە کاتێک ئێمە لە سەردەمەکەین هەموو کەسێک ئەتوانێت بێ بە نێرەر و پەیام بنێرێت و هەر زانیاریەکی بوێ لە هەر کاتێکا بیگوازێتەوە. ئەوەی کە بۆ ئێمە نامۆ بوو چەند ساڵێک پێش ئێستا بەراوردی بکەین لەوانەیە گەر ڕووداوێک لە وڵاتێکی دەرەوە ڕووی باە دوای هەفتەیەک پێمان گەشتایە یا زانیاریمان لەسەرەوە، بەڵام ئێستا بە چاوتروکانێک تۆ ڕووداوەکە لە کاتێکایە کە ڕوئات تۆ ئەیبینیت و لە ڕێگەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و لایڤەوە لە سۆشیاڵ میدیاوە ئەگوازرێت و تۆ نەک تەنها بینەری بەڵکو توانی کاریگەری و هەبێت لەسەرەوەی کە کۆمنتە هەبێت. سۆشیاڵ میدیا ئەو ڕۆڵە دەبینێ هەم ڕخنەگرتن لە دەسەڵات هەم هەواڵەکانی دەسەڵاتی شەگەنێ، بەڵام شێوازێکی خراپ لەبەرەوەی کاتی خۆی کەوانەی لە بواری میدیایە کاریانە کرد بە کۆمەڵی فیلتەرا تێپەڕێن، یان ئەکادیمیای تاڵکردیان خولی بینی بۆ یان کتێبی خوێن بۆ یان نووسەرێکی باش بوو. ئێستا ئەوانەیە کە ئەنووسن و لە پشتی ئەوەوەن هەندێک جار ئاستی وشاریان لە ئەستێکی پێویستانە و کاریگەریشکان هەیە لەسەر کۆمەڵگا. بەتاکید کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر دەسەڵاتەکانی تر و ئێستا وای لێ هاتووە لە ڕێگەی سۆشیاڵ میدیاوە خەڵکی حکومە درێ، خەڵکی تاوانبارەکرێ یان خەڵکی ینی بەبێ تاوان دەرەکرێ.